گرنگی ناوچەکە لە ڕوویڕوەشی خۆڕسکەوە وای کرد ئامەزراوەی ڕوەشی کوردستان توێژینەوە لە شاخی حەسەنبەگ بکەن و وەک ناوچەیەکی گرنگی جۆراوجۆری ڕووەچی و کاریگەر بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا بیناسێنن. لێرە لە شاخی حەسەنبەگ چەندانەیەک لە بەڕووی قەوقازی ماوە کە تەمەنیان بۆ نزیکەی 500 ساڵ دەگەڕێتەوە کە ئەم جۆرە لە هەرێمی کوردستان تەنها لێرە ماوەتەوە. بۆیە کار دەکرێت بۆ پاراستنی و بەرهەمهێنان و زیادکردنی جۆرەکەی. و ئەم ناوچانە ناوچەیەکن پێی دەوترێت ناوچەی پەناهەندە بۆ ناوچەکانی تر. یعنی ئەگەر لە شوێنێکی تردا باڵندەیەک ئاژەڵێک حیواناتێک لی بقەومێ ڕەو دەکا و دێ لەم ناوچانە ناوچەی ئارامن تێدا دەمێننەوە. ئەمە لەلایەکی تر بە دڵنیاییەوە بوونی داری شادار و هێشتنەوەی لە ناوچەکەدا و زیادکردنی جارێکی تر بۆ ئەوەی کە ناوچەکە دابپۆشێ بە دڵنیاییەوە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە ئێمە خەتەریەت لەسەر شاخی حەسەنبەگ و گرنگی ناوچەی شاخی حەسەنبەگ بە هەموو لایەک ڕابگەێنین و 350 بۆ 400 ساڵ. بەپێی داتاکان سەدا شێستی زیاتری ڕووەکە سروشتیەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان کەوتونەتە دەڤەری ئیدارەی سۆران. هەریەکە لە ناوچەکانی برادۆست و باڵەکایەتی و ڕەواندز بۆیە پێویست دەکات ناوچەکە پارێزگاری لێ بکرێت. هەروەها ئەم ناوچەیە 100 جۆر وەشی هەیە کە لە ناوچەکانی تری جیهان نین و تایبەتەن بە سنووری ئیدارەی سۆران. هەرچیمان کردو ئەم ناوچەیە بپارێزین بۆ لەبەرەوەی تۆ لە 160 ڕۆکی سروشتی دەکەوێت ئەم ناوچانە. و خاڵێکی تر کۆتا خاڵکە دەمەوێت ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئەم ناوچەیە خاوەنی زیاد لە 100 جۆر ڕووەکە کە تایبەتە بەم مەنتیقە. لە هیچ شوێنێکی تری دنیا بوونی نییە. من لە هەفتەکانی پێشووتراوتومە بۆ نمونە کەوزینیا، ڕەڤاندوزیانە، ئەسترەگاڵس، هەڵگوردینەنسس، کەوزینیا قەندیلیکە، کەوزینیا کوردیکە، ئەمانە هەمووی ئەو ڕووەکانن کە تایبەتن بەم مەنتیقە. لە ناوچوونی سروشتی کوردستان لە دار و درەخت و ڕووەکەکان یەکێک لە هۆکارەکەیان نەپاراستنیانە لەلایەن مرۆڤەوە. زۆرینەی دارستانەکانی کوردستان بەهۆی سووتان یاخود بڕینەوەی دارەکانیانەوە بۆ وەرزی زستان لە ناوچوون. هەر بۆیە ئەرشی حکوومەتە بە دابینکردنی نەوت و هۆکارەکانی خۆگەرمکردنەوەی هاوڵاتیان دارستانەکان لە بڕین بپارێزێت. طبعا یەکێکە لەو هۆکارانەی کە ئێمە بتوانین ژینگە بپارێزین بابەتی سوتەمەنیە بەتایبەتی ئەو ناوچە شاخاویانە. ئێمە پار ساڵیش هەوڵێکی جددیماندا، ئێستاش لە هەوڵی جددیدان بۆ ئەوەی بتوانین لە کاتی خۆی ئەمە ئەو سوتەمەنیانە بە ناوچە شاخاویەکاندا دابش بکەن بۆ ئەوەی خەڵک پەنا نەباتە بەربڕینەوەی دار و درەختەکانی ئەم ناوچێ. لە هەرێمی کوردستان ڕاوکردن، شێواندنی سروشت، بڕین، سووتاندنی درەختەکان و شەڕی بەردەوام لە ناوچە شاخاویەکان وایان کردووە گۆڕانکاری گەورە لە سروشت ڕووبدات و لە چاو ساڵانی ڕابردوو ئاژەڵی چێوی بەرەو کەمبوونەوە بچێت و دار و درەختەکانیش لە ناو بچن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، شاخی حەسەنبەگ.